هەرین کەس دووبارەی نەکات هەر لە خۆڕێگەی ئەوەی کە ڕاضی کردبێت شنا بەختیاریژێکێکە لە پاڵەوانەکانی قوتابخانەی گوشین لە کوردستان یەکەم و دووەمی کوردستان و هێناوە یاد بوو سێ سامە مامۆستاخانە لەسەر ڕانێتی یاک دوو حازری چییە پێشکەن باشە سەر وەرگان مامۆستا نەوزادیش پاڵەوانی ئاسیەوە ماشەڵڵا توانایەکی باشی هەیە یاک دوو سێ دەست خۆش ماشەڵڵا کێکوشین بڵێن داهێنەرەکەی سۆسا ئۆیاما لە یابان دایناوە ئێستا زیاد لە 320 وڵات ئەم یاریە تیا ئەنجامەدرێت 4 ساڵ جارێکیش پاڵەوانێتی عالەمەکرێت لە ژاپۆنەکرێت بڵێن هەموو 4 ساڵ جارێک لە 120 وڵات زیاتر لە 120 وڵات لەم یاریە ئەنجامەدرێتیە ئێمەش لە کوردستان ماوەی چەند ساڵێکە ئەم یاریە بە بەردەوامی ئەنجامەدەین فێرخوازی باشمان هەیە پاڵەوانمان هەیە لە کوردستانە لە سلێمانیشا دوو فێرگەمان هەیە فێرگەی سەرچنارمان هەیە ناوەندی کێکوشینیشمان هەیە ئینشەڵا ئێمە بە زووترین کات بەشی سێمی ژەکەینەوە یعنی بۆی بتوانین خزمەتی زیاتر بکەین بەشدار بوو لە هەموو تەمەنەکان لە خۆیەگرێت لە کوڕان لە کچان لە بەتەمەنەکان لە مناڵان تا ئەگاتە گەورە ساڵان بڵێن تقریبان بە هەردوو فێرگەکە ئێستا زیاد لە 200 کەس ئەم یاریە ئەنجامەدەن هەنێکیان بە بۆنەی ئەوەی بڵێن مەشغوڵی کاری ڕۆژانن مەسەن ناتوانن لە ڕۆژێکی ئاوای ئامادە ببن ئەمڕۆ چەند یاریزانێک هاتووە کە بۆی خەڵک ئەم یاریە بناسێت ئێمە ئێستاڕازێکەکەی لێرە زیاتر بە خەڵکی بناسێت هونەری وەرزش وەرزشێکی کۆشینکای کاراتی وەرزشێکی کۆنە و ئێمەش ئەم یاریە زیاتر لە ڕێی مامۆساهێمنەوە کە ئەویش لە وڵاتی ئێران دانی چواری بەدەستێنا بدایەتی وەرزەکە دوایی لە یابان دانی پێنجی بەدەستێنا و ئەو ئەم بەڕاستی ئەو دەست پێشخەری کردووە ئەم قوتابخانەی لە شاری سلێمانیا دانا و ئێمەش بە هاوکاری ئەو گەیشتن بەم پلەی کە ئێستا ئێمەیتیان بەشداری چەند بتوڵەیەکی گەورەمان کردووە و چەند قوتابێکمان پێگەیانوە و مامۆساهێمن بەڕاستی جێدەستی دیار لە شاری سلێمانی خزمەتێکە بە شاری سلێمانی کردووە کە مرچە هێناوەتە کوردستانەوە من ناوم سمایە من عەلی من لە 3 ساڵی و یاریەکەم باوکم مدەڕیبەکەیە من زۆر شانازی بەم یاریەوەکەم من بەشداری بتوڵەی نێودەوڵەتی کردووە لە وڵاتی ئێران پلەی سێم بەدەست هێناوە و بەشداریم کردووە لە کۆمیتە و کاتاشا سێم بەدەستێناوە و زۆر شانازی پێوەکەم لە سلەیمانی و لە دهۆک و ئێرانە لە سێ شوێن یاریم بتوڵەم کردووە و سلێمانی و دهۆک و ئێران یەکەم دوو جار یاریم کردووە لە کوردستان بەڵێ زۆر خۆشەویستە لای من زۆر شانازیش پێوەکەم خۆی هەموو شتێک یعنی ئێستا ئەگەر تۆ سیرکەیت هەنێک جار مەسەن خەڵک ئەترسێ ئەڵەم یاریە مەسەن عنفە یعنی جۆرێک تێگەیشتە زۆرە لە ترسی لە دڵانیشتووە بەڵام یاریەکەوان نییە یاریەکە تۆ کە یەکەم جار دێت وەکو چۆنەڵی لە پۆلی یەکەوە دەست پێەکەیت ئەمەش لە سەرەتا دەست پێەکەیت بە پێی توانای خۆ دیاریەکەی دوای وردە وردە پێشەکەی ئەو ماسوولکانە گەشاکات مەسەن تۆ بەرگەی پیاکێشان ئەگریت بەرگەی ئەوەش ئەگری کە بەرت بکەوێت عنفیتیانە ئەگەر تۆ بیر لە عنف بکەیتەوە جارێک دێتە سەر زادە مەسەن ترسیەوەت هەیە سیارە لێدایات ترسی هەیە شتێک لەولاوە بکەوێ بەسەر تا جان لە دەست بێ بەڵام ئەمە ترسیتیانە مەسەن تۆ دێت لە ژیانی ڕۆژانەش هاتنە دەرەوە جاری وا هەیە یەکێکەکە دەستێشکێت یەکێکەکە بخاتێشکێت بەڵام لەمەیە کەمترین یعنی ئاسیبیتیە ینی کەمترین کەس لێرە زەربە ئەبینێت مەگەر یەکێک زۆر پەلە بکات لە ئیشەکەی خۆیان هەڵە بکات شوێنێکی عەزێتی بگات یعنی شکاندنی ئێسقانی کەمتیە ئەمان باسکەنیە
برز بدني برز عفري محمد جوانا بدني برز وين ئەم وەرشە لە عێراقا زۆر بڵاوە یعنی لە هەموو شارەکانی عێراقا هەیە و سلێمانیش بە تایبەتی کە مامۆستا هێمن هێناوێتە شاری سلێمانیەوە و ئێمە شاوکارین لەگەڵیا وەگەیشتوینە ئەو پلەی کە بتوانین قەعەدانین دەرز بڵێنەوە خەڵک فێرکەین فێرخوازمان زۆرە بەڵام بەڕاستی دەستخۆشی لە ئێوەکەین کە لەم کەناڵەوە ئەتوانن خەڵک بمانبینێ ئێمە لەکوێین یعنی زۆر کەسێ نازانێ ئەم قوتابخانە لەکوێیە چۆن فێر بێت چۆن بگاتە لامان لە ڕێی کەناڵەکەی ئێوە کە زۆر سپاسان دەکەین ئەم قسانەی ئێمە ئەگەێن بە خەڵک ئەمانبینین کە ئەم چی کۆشینە هەیە لە سلێمانی خەڵک ڕوومان تێ بکە فێرخوازیشمان زۆرە بەڕاستی هەمانە 56 فێرخوازمان حالیان هەیە لە کچووک و لە کوڕان و قاعەیەکی تریشمان کراوەیە لە فێرگەی سەرچنار یعنی تا ئێستا دوو قاعی گەورەمان هەیە لە سلێمانی من ناوم شنیا بەختیارە لە 2 ساڵم یاریاکەم و توانیمە لە چەند شوێنی کوردستان برابم وەکو سلێمانی و دوهۆک و لە هەمووشیان توانیمە پلەیەکەم و دومی پلەیەکی باش بەدەست بێنم و ئێمە وەکو کێکۆشتین شانازیەکەین و هیوادارشین کچانی کوردستان چاو لە ئێمە بکەن و بێنە وەکو ئێمە ئەم یارە بکەین چونکە ئێمەش ئەمانەوێ وەکو کوڕان بەشداری بکەین لەم یاریانە کە یەکەم جار هاتم کەمێک شەرمە کرد بەڵام دواتر کە تێکەڵە بێ ڕایت هوەری بەرگریە لە خۆت بڵێ ئەمە چۆنەڵی بۆ لە ڕووی ڕۆحیەوە یعنی ئینسان باوەڕ بەخۆبوونی زیادە بێت بەرگریش لە خۆکردن یعنی تۆ زاری وا هەیە دێتە دەرەوە تووشی حاڵەتێکە بێت توانی بەرگری لە خۆت کرد توانای جەستەیشت زیاکە بۆ عنی بۆ بیرکردنەوەت باشە مەسەر تۆ ڕاضە بکەیت لە هەفتەیەکە ئێمە پێویستمان بە 3 ڕۆژ ریاضە هەیە ینی چۆن ئەڵێ سێژەم خواردنمان هەیە بەستەوە 3 ڕۆژ ریاضە بکەیت جا هەر جۆرە لە ریاضەکان هەرکەس نوعێک هەڵەبژێرە بۆ خۆی کە حەزی لێتی یعنی فێرخواز هەیە حەزی لە کاراتیە هەیە حەزی لە کۆنفۆیە هەیە حەزی لە یاری ئاسنە هەیە حەزی لە تۆپی پێیە مهمەوەی تۆ ریاضەیەک بکەیت و بەردەوام بیتە گەنجانی کورد ئێمە پێویستە کات مەسەن پێیان بگەێنین یعنی پێویستە کات حکوومەت ئاوڕێ زیاتر باتەوە لەم فنون قیتالیە بۆی خەڵک بە زۆری بەمە خەریک بێ باشە یا تا بسێت مەسەن لە شوێنێکی ترە شتێک بکا کە زیانی هەبێ بۆ کۆمەلگا ئەمە سوودی بۆ خۆشی هەیە بۆ کۆمەلگەشی هەیە ناوم هەڵکەوت معتەسەمە لە دوهۆک بەشداری تۆڵم کردووە پلەی دوم بەدەستێنەوە لەسەر ئاسی خۆم وەزنی 82 کیلۆ لە سلێمانی بتۆڵەیە کرا لەسەر ئاسی عێراق پلەی یەکەم بەدەستێنە لە وەزنی خۆم هەر 82 کیلۆ ماوەی 2 ساڵم یاریەکەم لە هەموو ڕێکەوە سوودم لێ بینیوە لە ڕووی جەستەیەوە جەستەم بەهێز بووە لە ڕووی بەرگریشەوە بەرگریشم بەخۆت بووە پێویست بە پرۆتین ناکات بەڵام سەوزە و میوە ئەبێ زۆر بخورێت مەسەرەن شیر خواردن و هەندێک خواردنی سەرەکی هەیە بەڵام ئەمە پێویست ناکات مەسەرەن پرۆتین بخۆیت پێویستە بە پرۆتین نیە خواردنی ڕۆژانە کە ئەی خۆیت لەگەڵ میوە هات و بڵێن ئەمە جۆرێک نییە تۆ بتێت عەزەڵە گەورە بکەیت ئێمە چۆنەڵی لە یاری ئاسنا مەسە قوتبی عەزەڵەکە گەورەکەین بەڵام ئێمە تولی عەزوولە مەسەن پیاکێشانەی ئێمە
ئەمە پێویستی بە ڕاهێنانی ڕۆژانەیە مەسەن بۆی ئەو قوتە زیاد بکات. مامۆستاکان زۆر یارمەتی ئەمە ئەکەن بۆ هەموو شوێنەکان کوردستان ئێمەیان بردووە بۆ فێربوون هەموو هەوڵێکمان لەگەڵا ئەن. من خاوەنی 4 مەدالیام سیانی سلێمانی و دانەیەکی دۆ پلەی یەکەم و دووەم. بێجگە لە سوودی جەستەیی کە بۆ مناڵان بە تایبەتی مناڵان والی ئەکا کە بڕوایان و متمانیان بە خۆیان بێ لە ناحی دەرونیەوە مرۆڤێکی زۆر ساغ و سەلامەت و بەتوانە دەرچێت و لە پاڵەوانێتەکانە کە بەشداریمان کردو بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە حتا یعنی چەند بوتڵەیەکە بوو لە تورکیا کە ڕەنگە پیان خۆش نەبوو بێ کە ئاڵای کوردستان هەڵکەین ئاشکرا ئاڵای کوردستانمان بەرز کردەوە و لە ئێرانە لە بتوڵە نێودەوڵەتێک گەورەکانە کە بە 15 وڵات بەشداری تیا کرد بوو یەکێ لەوانە سەفیری یابان هات لەسەر ئاڵای کوردستان تەوزیعاتی پێ بڵێن ئەمە ئاڵای شوێ و بۆمان شەرەحە ئەمە چەند وێنە و دیکۆمەنداری ئەوانەمان لایە کە بەشداریمان کردووە هەتا ساڵی پار ڕابردوش هەر بە ئاڵای کوردستان و بەشداری پاڵەوانی نێودەوڵەتیمان کرد لە ئێران. من ناوم دیار عومەرە نزیکەی ساڵێکە بێت ئەم یاریاکەم و بەڕاستی سوودم لێ بینیوە و زۆر شانەزیشی پێواکەم. بەڵێ لە دهۆک و سلێمانی هەر پێنج مەدالیان بردێتەوە و لەگەڵ شەهادەیە هەر پێنج مەدالیاکەشی گۆڵدە. بەڕاستی سوودی زۆرە یەک لە سوودی ئێسقانەوە سوودی زۆرە و ینی کە نەخۆشیێکی هەبێ لە نەخۆشیەکە دوور دەکاتەوە. بۆ نمونە ئەسە کەسێک شەکرێتی ئەتوانێت بێ بۆم یاریت شەکرەکەی زۆر باشە بێت. بەڕاستی مامۆستاکانمان زیاد لە حەد هاوکاریمانەکەن و تا چیان لە دەسابێت بۆمانەکەن بۆی فێرمانکەن. ئەمە بۆ هەموو تەمەنێکە بەڵام لە تەمەنی مناڵیەوە زیاتر ئەتوانێ خۆی پێ بگەێنێ زیاتر فەتحکاتەوە حرەکات فێر بێ ئەم هوەرە هوەری بەرگریە زیاتر هوەری بەرگری لەشی زیاکە تواناکانە بەرەو پێشەوە ئەبا ئەمە لە هەموو تەمەنێ توانێت بەشداریکە بەڵام بە تایبەتی مناڵان لە مناڵیەوە بەشداریکە ئەو هەڵبەتە سوودی زیاترە ئەتوانێت زیاتر لە مۆرشیا پێشکەوێت زیاتر لە مناڵە مەسەن زیاتر مناڵ تازە پێگات ماسولکەی مناڵ نەرمترە ئێسقانی نەرمترە مەسەن ئەوانە زووتر پێگەن گەورەکانی ژێمە لەخوا بەزیابێت یعنی هەیە لەسەر و سل ساڵەوە بەشداری کردووە بۆتە پاڵەوان یعنی لە پاڵەوانی ئاسیامان هەیە مامۆستا نەوزادە تا ئێستا 3000 نەتیجەی هێناوە یەکەم و دووەم و سێمی هێناوە. خۆتان ڕێکەنەوە شوێنەکانتان شوێنەکانتان ڕێکەنەوە دوای خۆی دووبانەیەکەینەوە چیاکاتان بەخۆجێ لە حاسی خۆتان نوێتێکەڵاو مەبن. ئافرین هەنی مۆرە جێگەی و ئەمە دووبانەیەکەینەوە Go! What? Okay. Okay. Go! What? Okay. Up. Eight. Hey. Hum. Okay. Yeah, man. ئەم ئامێرانە ئیسەردەمە ینی پێشتر هەنێک ئامێر هەیە ئێستا ئەمە لە فێرگەکەمان هەمانە بە کارەبای شەکار بۆ فەتە ئەوانەمان هەیە ئەمجار کیسەمان هەیە مەسەلەن لە سەریا پیاکێشانەکەین درعیشمان هەیە ماکیباڕا یەکێک ڕۆژانە دوو نەفەر بۆ یەگرین بەڵام ئێمە هەندێک کەرەسەمان هەیە مەسەن بۆ زیادبوونی هێزمان مەسەن لاسیک بەکارێنین بۆ دەست و قاز بۆی سرعەتی قاز زیاد کات بۆتی دەست زیاد کات هەنێک زاریش مەسەن قورسایی بۆ دەستەواگرین بۆ دەست بۆی لە تێکوشینە ئەبێ خۆتت زۆر بێت یعنی پاڵەوانێتی کێکوشین چۆنەڵێ نوقتەی کێکوشین بە هەست پێکردنی بەرامبەرە تۆ مستێک لێ بەرامبەرەکە هەستی پێ نەکات نوقتت نەگرتووە لێ خاڵە کێکوشینەی بیتەوە
بەڵێ ناوم نیگار ناسرە بۆ مای 4 ساڵە یاریاکەم یاریەکەم بە ناوێکی کۆشنکای کاراتیە بەڵێ لە ئێران بەڵێ لەگەڵ عێراق کوردستان لە ئێران پلەی سێم هێنا لە کوردستانی سێ یاریم کرد سێکیەکەم ئینسان کە توانای جەستەی بەهێز بوو و فەنەکەشی زانی چۆن خۆی ڕزگارکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە ئەتوانێت بەرگری لە خۆیکە ئێمە ئەم زیاتر هونەرەکەمان هوەری بەرگریە لەشمان پتەو ئەەکەین بەم وەرشەی کەیکەین لە ڕووی دەست و قاچ و هەموو لاشەمان و فنونە قیتالێکەشی کە بەشێکە لەم چیکۆشینە یعنی وا لێەکە بەرگری لە خۆکەی کە هیچێک مەسەلەن هێرش کاتە سەر بتوانی بەرگری لە خۆکەی نەک ئینسانێکی شەڕەنگێزبی یعنی هەر مناڵەکەیەتە لەلامان ئەگەر تاقەیەکی زۆری تایە وای لێ مناڵێکی زۆر ئارام و زۆر لەسەر خۆ دەرەچێ یعنی بەعزێک کەس هەیە هەندێک کەس بە هەڵەت تێگەیشتۆ لە مەرجە وازانێ هاتێکی کۆشنکارە تۆ بێ شەڕ کا لەسەر جادە ئەمە دوورە لەو ئیشانە ئەو مناڵە کە ئەگەر چالاکی و وینێکی زۆریی تا پلاقی لێرە دایەنێ بەتاڵ یەکاتەوە مناڵێکی ئارام و لەسەر خۆ مرۆڤێکی زۆر بەتوانە دەرەچێت لە مستەقبەلە ئێمە لە مناڵان و لە گەوران لە سەر دەرەوەی وڵات زیاتر لە سی مەدالیامان هەیە بەڵام ئەمانەی ئێمە کە خۆمان ئەڕۆین هەموو جارێک لەسەر کولفەی خۆمان یاریزانە ڕۆین ئەجنانی یاریزانی تایە زۆر بەتوانایە بەڵام توانای مادی نیە بەشداری بتوڵە بکات ئێمە هیوادارین لە داهاتوو پشگیری بکرێت ئەم یاریە لە چۆنەڵێ لە ڕووی حکومت بتوانێت یارمەتیمان بە یارمەتی مادیمان بدرێت بۆی بتوانین نەتیزەی باشتر بێنین بەشداری پاڵەوانێتی جیهانی ژەکەی ئینشەڵا ساڵی داهاتوو 2020 چەند یاریزانێک بەشداری پێکەین لە وڵاتی ژاپۆن ئەنجامەدرێت پشت بەخوای گەورە لەو پاڵەوانێتی بەشداریەکەین ئینشەڵا پاڵەوانێتێکی گەورە بەشداریمان کردووە لە ئێران پاڵەوانی نێودەوڵەتی پێرار پلەی دووەم بەدەستێنا لەگەڵ یا پلەی سێمیش ینی لە دوو بەشە بەشی کاتامان هەیە لە بەشی کۆمیتە لە کۆمیتە دووەم لە کاتاشە سێم و ئەم ساڵی شەر بە هەمان شێوە پلەی دووەم و پلەی سێم بەدەستێنا لە تورکیا شەر بەشداری پاڵەوانیمان کرد پلەی سێمان بەدەستێنا و لە کوردستانە چەندین پاڵەوانیمان کرد و تاسە 5 بۆ 6 پاڵەوانیمان کردووە لە کوردستانە ئێمە وەکو سەرپەرشتیار وەکو یارمەتیدار کارمان کردووە خۆمان بەشداری پاڵەوانیەکەمان نەکردووە بەڵام سەرپەرشتیاری پاڵەوانیەکان بووین لە کوردستانە بەمێسقانە لێ باشە سۆرە دو ماشەڵا ژێ ماشەڵا لێبێت ماشەڵا زۆر باشە ماشەڵا ژێ یاک دوو سێ ماشەڵا لەنگیش لێ لە بۆ قازێتە ماشاءالله زۆر باش لەو چونێدا ئەمە جۆمیان دەستێت ئەمە دەستە گرت برامبري وصور ورا
كلامها أجينا مني طب كده بقى يكمل يرجم طب يكمل إيه شو كلام بيس ورد جزء نصب